زانای کرد و بناو و بانگ و نافدار باژێڕ هەولێر بەرنیاس بمەلا فەندی کەسێک زانا و دانا و مرۆڤ دۆست و بوێر دگوتنا پەیوێن ڕاستیەدا لە ساڵا 1765 لە قەڵایە هەولێر دناوا ماڵباتێک ئاین دۆست و مرۆڤ دۆست و زانست دۆستدا دایک بە. یەکێکە گەورەترین زانایانی کورد بوون لە هەولێر و لە کوردستان و دەتوانم بەرکوت دەتوانم برم لە عێراقش کەساتشی گەورە بووی ئاینی کۆمەڵایەتی و ڕامیاریە. يعني قەڵاتی هەولێرێ شاری هەولێرێ بوو ئەکسەر عەوائل لە قەڵات دەژیان مەلافەندی عایلەی مەلافەندی خزمەتی زۆری هەبوو طبعاً لە قەڵاتێ. ناوی ویە درست ئەبوبەکر عومەر ئەفەندیە لە ژیە زاروکینیە قورئانا پیرۆز هەمیەش بەردکە دیفدا ڕوو ئتکەتە خوێندنا حوجرێن کوردی لە دەڤەرێن جودا جودا فێری فیقه و فەلسەفە و بیرکاری و زمان زانیێت بە. يا خو بخير بك يا تحسين. سباس خير اندر امام. احوالك ووضعك والحمد لله. الاخوي بزياد بيك. اوصل بارانه شي باش باري ها. اي والله الحمد لله بارانه كي باش بمصر. الاخوي بزياد بيك. الحمد لله. كاك تحسين بريده ها. زور ده امصر. الحمد لله. الحمد لله. يا اخو خير. عليكم السلام ورحمة الله وبركاته. خوشي بابا بخير بي. عمرو دريش وردان شباب بخير هاتي كرم ابو بكر. ابو بكريش قوربوا قرارين بخيت برحجره؟ والله كاك تحسين بخوي لبر حجره لك نخوم بس ما شاء الله عمرو دريش بي لخواي بزياد بخوش يزيدك. الحمد لله. والله كرم بابا بدم ايوانا بدم ايوانا. زۆر بە سەرکەوتوانە لە بەلاغە و نەحو و زمان و فقه و بە هەموو ئەوەکانی فڕوعەکانی لە ڕیاضیات لە فەلەکیات لە ئەستەرلاب لە ڕوبع المجیب ئەوانە مەشهورە یعنی ئەوانەی زۆر بە تەمەنێکی زۆر گچکە ئەوانەی تەواو کردیە کە بە مەفهومی مەلایەتی و ئەوانە پێی دەنێن 12 علم. ئەو وەختە لە گوندی باداوەدا دەنیشت کە باداوە ماوەی 3-4 کیلۆمەتر لە هەولێر دوور بوو. ئێستا بۆتە گەڕەکێک لە هەولێر ناوڕاستی هەولێر. چونکو قوتابیەک زیرەک و بە ئاگەه و چەلەنگ بوو دکارە لە ژیە 25 ساڵاندا هەموو زانستên لە حوجرێن کوردیت هاتن خاندن تەمام بکە. مەلافەندی مهلەتا زانستی لەسەر دەستێ بابێخوا وەردگرە ئەدبیتە جهێ متمانە بابێخوا و دەست بە مەلاتیێتکە. كرم ابو بكر ولا بيش برشي ابو بكر جوان جورايا لمبي ام او اجازه ملايتي ماندايه دزانم زيلتي عقلي خواناسي بس بيلاس او قرانه بيروز دابي جورايا لي او قراني بي او دبي خدمتي ملت شبكي ده فرموش اجازتك
زۆر سوپاس بابێکیان. استغفر الله كرو. تقریبا ئەمری 20 ساڵ بووە هەموو ئەوەکانی تەواو کردی هەموو علومی دینی ئەوی پێویست تەواوی کردێ لەوەی ببتە مەلایەکی 12 علم ئیجازەی علمیەکەش لە بابی وەرگرتیە طبعا بابی ئەوش تەبێ وەکوتم عالیمەکی زۆر معروف و لە مستەوایەکی زیاتر لە هەولێرێ معروف بوو یعنی لەو مەرحەلەیە هەیە دەستی بە تەدریس کردیە زۆر زیرەک بوو کوتلە لە زەکا بوو بەڕاستی یعنی دوایە وەختی بووە گەنج لە عمومی عێراق مەلافەندی ناوی هەبوو حتا لە بەغدادیان ناسی دەیانزانی مەلافەندی چییە یعنی مەرجەعەک بوو بەڕاستی عادەتەن مەلا اختیار و گەورە و ئەوەنە بە تەمەنن پێیان دەگوت کچک موڵا بە تورکی ینی عوسمانیەکان طبعا زمان هەموو بە تورکی بوو کتاب و سەقافەت و ئەو شتانە هەموو حەزارەت و هەمووی بە تورکی بوو پێیان دەگوت کچک موڵا مەلای گچکە مەلا فەندی ئەدبیتە مامۆستایەک بلیمەت بسەدەهان قوتابی ڕوو ئەتکەنە حوجرەیاوی زیاتر لە 300 کەسان مۆهلەتە زانستین ئیسلامی لەسەر دەستێوی وەرگرە بەی مەراکانی کورد لای ئەو دامخین ئەو ئیجازەی پێدەدام و شانازیان بەوە دەکردیان گۆ ئەمان لای مەراپەنیمان خوێندنەوە ئیجازەمان لە مەراپەنی وەرگرتووە ئەوەندە مەشهور و بە زانایەتی کە دەستی بە تەدریس کرد مەلای زۆر گەورە و عالم بەڕاستی لەسەر دەستیوی ئیجازایان وەرگرت ناوەکانیان هەیە مەوجودە ئەگەر ناوەکانی بخینیەوە 100 کسور کەسن وابزانم هەمووی عالمی زۆر گەورە مثلەن مەلا ساڵحی کۆزەپانکەیە مەلا عومەری کەورەیە چەند مامۆستایەکی ئاینی ئیرانی کوردستانی ئیران مەلا فەندی کەسێک زەنگین و دلفرە بوو لەوڕا هەر قوتابیەک لە دەفبی خاندبا دێچوێن خوێندناوی و ژیاناوی لەسەر ئەرکێوی بوو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم. وعليكم السلام بخير بي كعمر كوي أحوالك صحتك باشي يا أخو بخير بي كوي صحتك الحمد لله أو ما أولو ديارني والله خير شيء شكاري يا أخو بخير بي سلامت بي محمد شو يا أخو أريما مستمدكم طبعا وجو قلبارغا أري والله الحمد لله لو خواي بزياد بي أو ماوي حجرة زور قربالغا وخلقتي زور رويانه كرديا والحمد لله خلقتي زوريش لەسەر دەستی من ئیجازەی مەلایەتیان وەرگرتیە جەما مستەوڵای لوی شەشیاتی ما بەڵێ ئەگەر خوا عمر داتن عەزم لێ وصل ئەحمەدی کوڕم نێرمەکنێت و لۆ خوێندنی قورئانی ئێلۆ نا بەسەر چاو زۆر ئیشێکی باش دەکەی کاک ئەحمەدیش دەیناسم کوڕەکی زۆر زیرەکە و ئیشاءالله خوا پشت و پەنابی هەوڵ دەدەین زۆر بەباشی ئیجازەی مەلایەتی پێ بدەین و زۆر بەباشی فێری بکەین مەلا فەندی یەک ناوبانگ بوو دبیاوێ دروستکردنا قوتابخانە و مزگەفتان لەسەر کیستەی خوا خۆی داهاتە مزگەوتی گەورە لە قەڵا هەموو هەینیان لەوێ پێشنوێژی دەکرد خۆی وتاری هەینی دەخوێندەوە لە مزگەوتی گەورە لە قەڕای هەولێر بەڵام یارمەتی مزگەوتەکانی تریشی دەدەوە زۆر تەژێ قوتابخانە و تەژێ خەرچی دەکرد کە بچنە قوتابخانە بخێن طبعا ئەو تەڵەبەی کە لەوێ داخیت هەموو مەساریفیان لەسەر مەلا فەندی بوو خواردنیان نووسینیان زلچیان و معاشیان هەمویان زلچی ئەویان لۆیان ئەوە دەکرد دوایە لە ئاخری کە دەرسیان تەواو دەکرد کە تەخەڕوجیان دەکرد
تەعینیشان لەسەرێوی بوو، یعنی ڕاستەن ئەو تەوزیعیانی دەکرد، ئەتو بڕۆ فلان گوندی، ئەتو بڕۆ فلان گوندی، مەکتوبە چیلۆ ڕێز عشیرەتەکەیان لە ئاخەکەی یان شێخەکەی دەنووسی دەیگو ئەوە با بتە مەلای گوندینگۆ. تەمان قسەی ویش ڕەت نەدەبەوە. وەزعی مالی و ناحەیەی مالی زۆر باش بوو و اعتمادی لەسەر مالیەتی خۆی دەکرد و لەگەڵەوە زۆر دەستکراوە بوو و زۆر یارمەتی فەقیرانی هەژارانی دەدا و یارمەتی ئەو مەلایەنەی کە لایەن دەخوێن یارمەتی دەدان و یارمەتی خەرچی پێویستی دەدا. یعنی بە عەوائلی فەقیر ئیعانە دەکرد، ئەمە بە شکلێکی وای دەکرد کە حەز نەکەن بە ئیهانە. معروف بوو لەسەری مەلافەندی. دیتمەوە لە یەک لە مەڕاجعەکان دەرێ ئەملاکی لە شەرقی ئوردن زیاتر بوو. فعلەنیش دایان هەزار دۆنم چەند گوند و ئەو یعنی تەبیعی ئەوانە ئەو ئیمکانەتەی زۆر بوو. ئەو دەما شێخ ئەحمەد بارزانی لە بەغدا ڤەدگەڕێت بۆ کوردستانê خەلکێک زۆر ئەچید بۆ پێشوازیکردنا شێخی. کوڕێ مەلافەندی عیززەدین ئەچیتە بەراهیکا شێخ ئەحمەد بارزانی ئەدبێژە ئەس کوڕێ مەلافەندیمە، ئەو ژی دبێژە مادەم تو کوڕێ مەلافەندی ئەس دێ دیگەلتە سوار بم و دێ بەرف ماڵا مامۆستا مەلافەندی ڤەچین. مەلافەندیژی پێشوازیە گەرم لە شێخ ئەحمەد بارزانی دکە. شێخ ئەحمەد داوت عالەمێکی زۆر چوو بۆ ئیستقبالی. لەوانە مەلافەندیش بابمی ناردبوو. بابم ئەو وەختی گچکە بووم، یعنی زۆر 16-17 ساڵ ئەوها بوو، زۆر گەورە نەبوو لە جیاتی بابی. متصەرفی هەولێرەش چوو بوو، هەموو تۆقیان لێ کرد، هەر کەسە خۆی تەقدیم کرد، ئەوش گوتبووی ئەمن زەدینم کوڕی مەلافەندی، زۆر ئیتمای پێدا بوو. دوایە لە گوتبیان فەرمون سوار بن، متصەرف پێ گوتبوو فەرمون لەگەڵ من سوار بە، گوتبووی نە، ئەم لەگەڵ کوڕی مەلافەندی سواردم. مەلافەندی وەک بنەماڵە خۆدی پەرتوخانەیەک مەزن بوو. پەرتوخاناوی لە مزگەفتا مەزنە قەڵاتێ بوو، حتا نەهاژی مزگەفت و بەشێک لە پەرتوخاناوی هاتیە پاراستن. هەموو جمعان تەبع دەهاتە قەلاتێ لە مزگەفتی هەولێرێ ئەو خوتبەی دەدا. خانێکی هەبوو لە قەلاتێ، مەکتەبەی تێدا هەبوو، مەکتەبێکی زۆر گەورە. بەنسبەت مەکتەبەکەی مەکتەبەکی زۆر نادیری هەبوو، نادر مەخسووتاتی زۆر ئەوەی هەبوو، زۆر نادر کە هەمووی 500 سال 600 سال على الأقل، يعني بەلای کمی 500-600 سال ئەمریان بوو. قورئانی نادری هەبوو، ئەوەی هەبوو. مەکتەبەکە یعنی باسییان دەکرد. مەکتەبەکەش فعلا 3 بەش بوو، بەشێکی لە مزگەفتی قەڵاتێ بوو، بەشێکی لە خانێکی هەبوو لە قەڵاتێ لەوێ لۆ ئیستراحەتی خۆی بوو، داهات لەوێ ئیستراحەتی دەکرد، دوای دەچۆوە مزگەفتێ، ئەوێش لەوێن دێرەش مەکتەبەکی هەبوو، مەکتەبەشی لە قەسی بوو. هەندێک کتێبم دیوە لای خوارەخۆ زۆر ڕەشارەفەندی کە قازی هەولێر بوو، یەکێک لە خەزمەکانی مەڕەفەندی بوو. کتێبخانەی مەڕەفەندی و زۆر مەشهوور بوو، زۆر بەناوبانگ بوو، زۆر پڕتۆکی بە قیمەت و کۆنی هەبوو. مەلافەندی خۆدی چەندین دەستنویس و پەرتووکین کێموێنە و نایابە. پەرانیا پەرتووکێنوی لە کوشکاوی لە گەڕەکا باداوە هاتبوون پاراستن، بەلێ لە ڕیدانên 1958 ڕۆخانە ڕژێما پاشایەتیە لە عێراقێ پشکێک زۆر لە پەرتووکخاناوی هاتن شناوبرن. ئەو مستەشرق مەسەن لۆرانسی عەرەب ئەو کتابەکی هەیە، کتابەکەی بە تەوقیعی خۆی ئێهدا کردیە
يعني ئەم مەقسەدم لەو کتابانەی ئەوی لە مەکتەبەی هەیە کتابەکە بە تەوقیعی خۆی ئهدای کردیە لە بۆ مەلافەندی. مەلافەندی کۆچێکی دروست کرد لە باداوا پێیان کۆچی مەلافەندی کە ئەگەر بەداخەوە نەماوە ئێستا ئەو کۆشکە نەماوە یان دەبووە شوێنەوارێکی زۆر گرنگدا هەولێر کە وەکو قەڵای یۆنسکۆ دەسیوەسەداگرن بەڵام بەداخەوە نەماوە ئەو وەختە وەسا و کرێکار وانەی لە دەرەوەی کوردستان هێناوە درسیان کردووە ئەو کۆشکە جێ ئەوە بوو کە خەڵکسی تەماشای بکات. مانی کوردی عەرەبی فارسی تورکی زۆر بە باشی ئەو زمانانەی دەزانی و کتابیشی زۆر بوو لەو زمانانە حتا کتابی ئەدەبیش هەبوو کتابی مەکتەبەکەی تەنها کتابی دینی نەبوو بەس تەمان زۆربەی هەرە زۆری کتابی دینی بوو بەڵام کتابی شعر و کتابی ئەوەی ئەدەبی زۆر بوو یەکجار زۆر بوو خۆشی حەزیرێ بوو. سەرچاوێ باڵا بوو ji bo derkirina fetwayan bû şarê Hewlêr û dewrûber zorbeya krîzên civakî li defwît hatin çareserkirin. تەنها مەوزوعی دینیەکە نەبوو مەوزوعی کۆمەڵایەتیش دەورێکی باڵای هەبوو خاستن ئەو نیزاعاتی عەشایری زۆری ئەو حەلی کەس لە قسەی دەرنەدەچوو بەس لە هەولێرێ نا حتا لە پشدەر و ڕانیە و ئەوانە یعنی ئەوانە هەموو داهاتن ئەگەر مشکلیان هەبایە هەندە جاران هەندە خزم و کەسیان دەگیران داهاتن لەوێڕە کلمەلافەندی کە هەولیان لۆ بدا بەشک و بەر بن و ئەو ڕێز عەشیرەتەکانی هەموو کوردستان هاتوچیان دەکرد لە بۆ مەشاکلیان جێبەجێ بکات. ولا مشكلة ما قصدك مع مستعد يلا باب زاني عليكم السلام مامۆستا سلام ورحمة الله عزير دیسان توی برێ کاکە بزانم چ بووە مامۆستاجان ئەم عەردەکەم هەیە ئەوە چەند سارە هەر دێت بەبێ پرسی من شینایی لە سەرکاتن عەردەکەی باو باپیرانمە دیسان ئەو ساری دیسان هاتۆ شینایی لەسەر کردی. عزير دیسانە توی کاکە لێ شینای لەسەر عەردی عالەمێ دەکەی چەند جارە پێوەتی واز لەو بەزمانە بینە تازە ئیشەکە هاتیە خۆ ناچیم هەمووی پێ هەرخەنین لێگەڕێ وەچی شینایی گەیشتێ و پێڕاگەیشت و فرۆشتیەوە بیکەنە نیوە نیوەی دەدەی مامۆستاجان دەستەکان خۆش زۆر گێڕایەلی ئەو بوون بە تایبەتی عەشایری دەوری بەری هەولێر کە مەلافەندی چی گوتوایە وان بەگوێیان نەکرد و قسەیان نەکرد. هەر کەسێک مشکلەی هەبایە محتاجی شتێک باە دەستۆکردنی لەکن مەلافەندی مەرجع بوو لە بۆ ئەوانە هەموو. مەلافەندی مەلایەک میانڕە و ئاشتی خاز و مرۆڤ دۆست و بەرگری کارێکێ سەرسەخت لە مەسیحیەن عەنکاوە. پارێزگاریدا مەسیحیەکان نەکرد و دەبێ ئەوانش وەکو برای ئێمەرە لەگەڵ ئێمە دەژین دەبێ محافەزەیان بکەن کەس سەعدان نێنەکاتن کەس غەدریان نێنەکە هەمیشە دیفاعی لێ دەکرد. کاک ماریۆس بەخێر بێ زۆر سپاس مامۆستا کوی وەزت کووە الحەمدوللا ماریۆس باش ناتبینم زۆرش لە ژای پێم برێ مەوزوع چییە؟ چت لێ بشارمە مامۆستا ماوەیە کە خەڵکانشی نەفز نزم بە تەمانە عەنکاوی تێکدەن و خەڵکەکەشیان زۆر بێزار کردیە. نەفز نزم؟ هەر ئەوەش نا بە تەمانە عەنکاوی تەفرت و نابکەن. چێنە ئەوانە؟ ئەو نەفز نزمانە چێنە پێم برێ؟ عوسمانیەکان. عوسمانیەکان؟ مەگەر بەسەر لاشێ من بکەون ئەوجا عەنکاوی وێران و کاوی کەن. ماریۆس ئەمە سەردەمانێکە بەیەکەوە لەگە برا مەسیحەکانمان لە عەنکاوی بەیەکەوە دەژین خەمی ئەو شتانە نەبی هەر چۆنێک بێ من چارەسەری دەکەم. زۆر سپاس مامۆستا مەمنونین. ڕەجل دین بوو ئەمە ڕەجولی سەلام بوو و تەقەبولی ئاخەرینی دەکرد ئەوە زۆر مەشهورە وەختی
عوسمانیەکان استحابیان کرد قەراریان بچنە عنکاوەی و ئیبادەی مەسیحیەکان بکەن. مەلافەندی ڕوئەسای عەشائیری هەموو کردەوە، گوتی هەر مەسیحیەک ئەگەر ئەزیەت بخوا ممکن نییە مە قبول بکەین. ئەو دەوری هەبوو کە مەکتەبی کچان لە هەولێرێک کراوە ساڵی 28 ساڵی 28 یعنی عیب و کوڕی بنێرێ مەکتەبێ، یعنی لە مجتەمەعیمە ئەو وەختی دەبایە فقط ئەتوو لە مزگەوتی بخینی، یعنی عیب و بچێ مەکتەبێ. وەڵا کچی خۆی نرد بە ئامۆزاشی گوت کە ئەو کاتی متصەرفی هەولێرە بوو، یعنی پێشتر متصەرفی هەولێرە بوو، ئەحمەد ئەفەندی ئەحمەد عوسمان وتی ئەتوش کچی خۆت بنێرە کە دەکات داکەم، ئەویش چوو. شاندên cuda cuda li navçeyên cuda cuda li Iraq û Kurdistanê sera mela fendî dida. Xwedî pêgihek ephêz bû li dev Melîk Feysalê AK û Melîk Gazî û rawêşkar û wezîrên dewletê. Her wesa peywendiyek tund û tol hebû edgel Melîk Şêx Mehmûd Hefîd. Her car Şêx Mehmûd hatiba Hevlêr li dev wî itmave. حکوومەتی عێراقی علاقاتێک زۆری پیا کرد لەگەڵ مەلافەندی عائیلەی مالیکە و ئەوانی ڕئیس وزرایەکانیش. هیچ ڕئیس وزرایەک نەبوو نەهاتبیتە باداوان، قەسری باداوان هیچ ڕئیس وزرایەک نییە، هەرزارێک نا زیاتر لە جارێکی. سەر نووری سەعید چەند جار هاتیە، یاسین هاشمی هاتیە، عەبدولوهاب مەرجان هاتیە، هەموو ڕئیس وزرایەکان، ینی حاصل هیچ ڕئیس وزرایەک نییە، وەزیرەکانیش هەموو زۆر بەیان داهاتن. مەلیک فەیسەلی یەکەم کە یەکەم مەلیکی عێراق بوو هات بۆ هەولێر، پێشەوەی کە بچێ بۆ داوایری دەوڵەت و حکوومەت چوو بۆ لای مەلافەندی و لای ئەو کەساتەشی گەورە و کەساتەشی نەسرا بوو. دەزانی کە هەموو کەسێک کە تابعی مەلافەندینە لە قسەیەوە دەڕاچن گێڕاڵی لێ ئەوون. یاخۆ بەخێر بێن، ئاوادانتان کردەوە. ئەوەی بە خۆتان دەزانی ئێستا دەنگ و باسی بەغدای وەزعەکە باش نییە و تۆزێک لەوێن دەنگ و باسی ئەوە هەیە کە ئینقیلاب کرایە. حەز دەکەم ئەوەش لە بۆ ئەو برایی تەرجمە بکەی کە پێی برێ جەنابی مەلیک نامەی ناردیە و کە بەریان زەبێتە هەولێرێ. The king has sent a message and he is about to come to Erbil. وا بڵا بوویتەوە لە بەغدای ئینقیلاب لەسەر مەلیکی کرایە. The rumors has spread that the people in Baghdad betrayed the king. وەکو بە خۆتان دەزان لە باو باپیرانمان مایکتەوە کە ئێمە بەوەی بەناوبانگ بووینە میوان دۆست بووینە. گومان لەوە دانیە ئێمە دەیخینە سەر و سەر چاوانمان جەنابی مەلیک. As we are known well for this, we are serving our guests and the king is welcomed here in Erbil. li sala 1941 ew dema kûdetaya serbazî li Iraqê hatî rûdan, Reşîd Alî Geylanî serok wezîranê wî demiyê Iraqê biryar da ku bi nemala Melîk Feysalê duê dûr bêxe li Iraqê. Melîk Feysal jî baştirîn bijardeş layê wî ew bû ku bihête mala Melafendî li bajêrê Hevlêrê wek penageyek dest nîşan kir lê nîştecê bibît. عائلەی مالیکە هاتنە هەولێرێ، هاتنە ماڵی مەلافەندی، داچی مەلیک فەیسەلی، ژنەکان پلکەکانی ینی خوشکەکانی مەلیکەی و مەلیک فەیسەل بەخۆی مەلافەندی زۆر خزمەتیانی کرد، زۆر ئاگای لێیان بوو. تەمان ڕەشید عالیش ئەوتان ڕسمی لەگە مەلافەندی، ئەویش ڕئیس وزرا بوو وەختێک ڕئیس مەجلیسی عەیان بوو، بەس حرەکەتی ئەو حرەکەیە کرد. ئەویش زۆر دۆستی مەلافەندی بوو کە هاتنە ماڵێ مەلافەندی ئەویش تێکەلیان نەبوو. حادثەیە ئەمیرە بەدیعە خوشی مەلیکە عالیە لە مزەکەراتی ئەوی پێ 4 ساڵ دەچێت کرا مەقالە نووسیە و عینوانەکەی وەفا کوردی مەلیک فەیسەلی قورتار کرد. منداڵ بۆ وەختی مەلیک فەیسەڵ تەبەن. Li ciyê 76 saliyê da ev zatê noranî û ruhanî û
مرۆڤ دۆست و زانستخواز و بوێر کوچە داویەت کەت. سیوێکی 12 زەڵتەکی دەماغی بوو چەند سعاتێک ما و وەفاتی کرد. باسی تەشیع و ئەوەی دەکەن زۆر یان شتێکی نادر بوو. جەرائیدی عێراقی هەموو لە سەریان نووسی جەریدە کە عەدەد خاصی دەرینە لەسەر چلەی مەلافەندی 1934 مەڕا مستەفا هات بۆ هەولێر و کاغەزی نووسی بۆ عەیزەدین ئەفەندی کوڕی مەلافەندی بوو جێگی دەستگیری بوو. وتی لەبەرەوەی کە باوکت کۆچی دوایی کردە من نەمتوانیا وەختە بێم بۆ پرسەکەی دەمەوێت ئێستا بێم. ئەو وەختە هات بۆ هەولێر چەند ڕۆژێک وازان 2 ڕۆژ 3 ڕۆژ لە بەداوا لای عەیزەدینی مەلافەندی ماوە.